سەبارەت بە وەڵامدانەوەی ئیسرائیل و هێرشکردنە سەر لوبنان ئەگەرەکانی فراوانبوونی شەڕ ئەم پرسە گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز دکتۆر میشەل ئەلشەماعی توێژەر و نووسەری سیاسی لە بەیروتەوە لەگەڵماندا. دکتۆر سڵاتان لە بێم کاتتان باش. ئەم وەڵامدانەوەی ئیسرائیل و هەڕەشەکانی حیزبۆڵڵا و لە عێراقی شەوەبەرەی مقاومە دۆخی ناوچەکە بەرەو کوێ بە؟ شەوی ئێوە بینەدانی کوردستان 24 باش بێت. زۆر سپاس بۆ ئێوەبەر لە هەموو شتێک. ئەم پرسە وەکو تۆپەڵە بەفرینێک وایە کە وردە وردە دێتە خوارەوە. بابەتەکە هەرتەنیە کار و کاردانەوە نابێت، بەڵکو لە شێوازی پەرەسەندندایە. پێشتر لە چەند شوێنێکدا من ئاماژەم بۆ کردووە و لە چەند لێکۆڵینەوە و وتارێکدا گوتومانە کە وەڵامەکەی ئیسرائیل وەڵامێکی زۆری دەبێت بۆ سەر چەند ئامانجێکی زۆری حیزبوڵڵا، بەڵام هەرگیز ئەوان ناخلیسکێنە نێو شەڕێکی فراوان و گشتگیر کە ناوچەکە بگرێتەوە، بەڵام دەبێت ئەوشمان لەبەرچاو بێت تاکو ئێستا ئەم ئەگەرە گەیشتۆتە حاڵەتی گومان لێکردن چووکە ڕەنگە بەڕاستی شەڕەکەواشی لێبێت کە کار و کاردانەوە هەر ئەمەی لێ دەکەوێتەوە 2000 کەمێک پێش. ئێستا سەرچاوەیەکی ئەمنی بە وێزگەیەکی ڕاگەیاندووە کە ئەو هێرشە ئیسرائیل هێرشێکی سەرکەوتوو بووە و ئێمە نامانەوێت کە ئیسرائیل بە هیچ شێوەیەک وەکو خەڵکی لوبنان هێرش بکاتە سەر لوبنان. ئێمە دژی ئەم شەڕین، دژی ئەوەین کە لە ئێستا لە لوبنان ڕوودەدات. چاوە هێرشە ئیسرائیلی سەرکەفتی بێت دەمەکیدا ئەو کەسێک و هاتێب ئارمانجکردن دەرباز بێ، یعنی بریندارژی نەبێ وەکو حتا ئیدی ئالین پەیوەندیدار تایبەتیش حزبوڵڵا لوبنانی ماژە پێتکن و فؤاد شکرە. تاکو ئێستا هیچ شتێک نییە کە جێگەی دڵنیایی بێت. بە دڵنیایی بڵین ئایا ئەو هێرشە سەرکەوتوو بووە یا خۆت نە حیزبوڵڵا نە لوبنان هیچ شتێکیان پشتڕاست نەکردوێتەوە. هەر هیچ نەبێت وەکو مرۆڤێکی دەستوری ئێمە باوەڕ بەوە دەکەین کە دەوڵەتی ئێمە دەڵێت وەکو لوبنان تاکو دەوڵەت بە فەرمی ڕاینەگەیەندرێ بەوەی کە ئیسرائیل هێرشی کردووە کوشتوێتی، ئێمە تاوکاتە دان بۆ دانانین و هەواڵەکە بەڕاستی بە دروست وە ناگرین. ئێمە باوەڕمان بە دەوڵەتی لوبنانی هەیە و پێمان وایە ئەوەی دەوڵەتی لوبنان دەڵێ ئەوە دروستە. هێرشەکەش پێشەرکاریەکی ڕوون و ئاشکرا بۆ سەر سەروەری لوبنان. لەگەڵ ئەوەشدا دەبێت ئەومان لەبەرچاو بێت کە ئەم پرسەوە ئەم شەڕە حیزبوڵڵا بەر لە هەمویان لوبنانی خلیسکاندووەتە نێو ئەم شەڕەوە دووچاری ئەم ململانیان کردوێتەوە دوای ئەوەی کە حیزبوڵڵا هێرشی کردە سەر ئیسرائیل بە پاساوی ئەوەی کە پشتگیری غەزە و فەڵەستینیەکان دەکەیتەوە. لە ماوەی ئەو 9 مانگەی بینیومانە هیچ پشتگیریەکی فەڵەستینیەکانی نەکردووە. بەڵێ دکتۆر، لە پێش دەستپێکردنی شەڕی ئیسرائیل و حەماسەوە و تایبەت لە دوای دەستپێکردنی شەڕەکە کۆمەڵگەی نێودەوڵەتی زۆر ئەڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرگەی ئەم هەموو ململانەیە ناگرێت، دۆخەکە بەرەو تەقینەوە ڕوات. پێتان وایە چارەسەر چییە بۆ ئەوەی دۆخەکە لەمەی ئێستا هەیە خراپتر نەبێ، هەرچەنە ڕەنگە نە ئیسرائیل نە حەماس و نە حیزبوڵڵاش گوێ لە کەس نەگرن؟ بەدڵنیاییەوە ئەمانە گوێ لە هیچ کەسێک ناگرن، چونکە تۆ مامەڕە لەگەڵ کۆمەڵە عەقڵێک دەکەی کە هەمویان لە یەکتری توندڕۆتر و تیرۆریسترن. ناوچەکە لەسەر لێواری گرکانەکەدایە و بۆی هەیە لە هەر چاتێکدا بتەقێتەوە بۆ هۆی ئەم هەموو کار و کاردانەوە هێرش و هێرشکاریەوە. هەمویان هەوڵ دەدەن لە گێمی زیادکرا و یاری بکەن بەوەی کە پێی دەگوترێت بەر لە هەڵبژاردننی ئەمریکا و دەیانەوێت ئەوەندەی دەتوانن کات بۆ خۆیان بگەڕێنەوە، بە تایبەتی ئەو زم و زۆرانە بکەن کە با بڵێن ئێران لەلایەک هێرش دەکا و لە بەرامبەرش لە ئەمریکا و هەر یەکیان دەیانوێت و بەرهێنان لەم دوو لایەنەدا بکەن. ئیسرائیل دەیەوێت با بڵێن ئاشتیەکی درێژخایەن لە بابەشی باکووری وڵاتەکەی خۆی بێنێتە دی، بەڵام ئەم هێرشە لە ئیسرائیل لە حیزبوڵڵا بۆ دەستکەوتنی هەندێک بەرژەوەندی خۆیانە. تیمی یاخود گروپی ئێران دەیانەوێت لە ڕێگەی بەرەی لوبنانەوە هەندێک شت بۆ خۆیان وەدەست بخەنەوە، وەکو دوو تیموان کە خەریکی یاریکردنن
بە قۆزنەوەی خەڵکی لوبنانی و خەڵکی فەڵەستینی ئەمە تیپی ئێرانە دەیانەوێت ئەمانە بخۆزنەوەەوە لە بەرامبەرشدا ئیسرائیلی دوژمن دەیەوێت لە وەکو تیمێک ناوچەیەکی دابڕێنرا و دروست بکات بە تایبەتی لە فەڵەستین و لە سنووری باشووری خۆی سەقامگیرێک بۆ خۆی بێنێتە دی. دکتور تبخوجی ماجا پکر اوات تبکارانین یعنی هم طيبتجي ما بس تمت نوفل لبنان ده حزب الله برجان دي خود بطيبتجي إيرشين هو صادكه خلك اللبناني هم بحسب كين جبوي يعني دير كرنا شريط نوف آخر لبنان ده بدولت جيفه يعني بحكومة الدولت و هيج كار ودانك دي پیش بینی کرن دي خلق الدجي حزب الله لبناني نوف لبنان ده برگريه كيج لبناني بكه أستاذنا الكريم اليوم ئەمڕۆ کاتێک سەرۆکی حکوومەت بەڕێز نەزیم میقاتی دێت و دەڵێت کە من نازانم کێ بڕیاری شەڕ دەرکراوە و کەی بڕیاری ئاشتی دەرکراوە تایبەتی ئەوەی کە ساڵی پار ڕوویدا بە کاتێک وەزیری دەرەوە دەبێتە وەزیری دەرەوەی حیزبوڵڵا نەک دەوڵەتی لوبنانی لەو ساتەدا تۆ دەبێتەوە تێبگەیت کە لوبنان بەتەواوی کەوتۆتە ژێر ئاگری دوژمنەوە شتێکی لەو شێوەیە نەماوە تەنەت لە دیدگای ئەمریکا و ڕۆژئاواشدا ئەم دەوڵەتەی کە ئێستا لە لوبنان هەیە دەوڵەتی حیزبوڵڵایە و هیچ بەدەست خودی ئەوان نەما بەڵام با هەموو خەڵک ئەمە بزانێت لوبنانیەکان خەڵکی لوبنان لەگەڵ ڕێکخراوی حیزبوڵڵادا نین تەنانەت شیعەکانیش لەگەڵ حیزبوڵڵادا نین بەشێکی زۆری خەڵکی شیعە ڕاستە پشتگیری حیزبوڵڵا دەکەن بەڵام بەشێکیان لەگەڵ ئەواندا نین و ژمارەیەکیان ئەندامی پەرلەمانن باڵێ ئەمە واقعە بەڵام خەڵکی لوبنان هەمووی لەگەڵ ئەم شەڕەدا نییە دەبێت خەڵک لەوە تیا بگە من دەمەوێت ئەمە زۆر بەباشی بگات کە ئەو ناوچەی ئێستا کەوتۆتە ژێر دەسەڵاتی حیزبوڵڵا لە خود لە باکووری لوبنانەوە وای لێ هاتووە ینی ئەوەی دەرەوەی دەسەڵاتی حیزبوڵڵا ژیانێکی زۆر ئاسایی بێکێشە باشترین ژیانی لێ بەهۆی چی بەهۆی ئەوەی کە لەژێر دەستی حیزبوڵڵا نای بەڵام ئەوەی لەژێر دەستی حیزبوڵڵایە لە باشووری لوبنان کە کەوتۆتە ژێر دەستی ئەو ڕێکخراوە خەریکە وای لێ هاتووە یان نەکوای لێ هاتووە وای لێ هاتووە بۆتە ناوچەیەکی خاپورکرا و داڕما و هیچی پێوە نەماوە ئەمە نیشانەی پرسیارێکی زۆر گەورەیە کەسایەتیەکی وەکو ئەو کەسە جاچە ئەو هێرشە ئیسرائیل سەر بگرێ یان نا کە دەڵێن ئەو کەسایەتێک کوژراوە بەڵام لە دیدگایەکی لوبنانی قسە بکەین دەبێت بپرسین ئایا ئەو کەسە تارماییە یاخود چییە ئەگەر تارمایی نییە ئیسرائیل بۆچی ئەو هەموو زانیاریە سەبارەت بەو ڕێکخراوە دەزانێتەوە چۆن دەتوانێت ئەو زانیاریانە بڵاو بکاتەوە کەواتە ئەم ڕێکخراوە ڕێکخراوێکی لاوازە مەبەستم حیزبوڵڵایە نەیتوانی وە شتێکی ئەو تۆ بکات و تەنیا کێشەی بۆ لوبنانیەکان دروست کردووە نەیتوانیوە کەمترین هێرش بکاتە سەر ئیسرائیلی دوژمن و لەسەر زەمینیش ئەمە دەرکەوتووە. بەڵێ دکتۆر لێکدانەوەی ئەم گروپە چەکدارانە حەماس لە غەزە حیزبوڵڵا لە لوبنان بەرەی مقاومە لە عێراق لێکدانەوەیان بۆ شەڕ و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دەوڵەتێکی وەکو ئیسرائیل چۆنە و چییە یعنی خۆیان زۆر باش لەمە تێناگەن ناتوانن ڕوبەڕووی دەوڵەتێکی ئاوا ببنەوە جگە لەوەی کە تەنها ناوچەکانی خۆیان تووشی وێرانی و نەهامەتیەکە. الدمار اساسا حل في هذه وێرانەیی ئەم ناوچانەی دەمێکە گرتوێتەوە وەکو گوتم ئەم ناوچانە ئێستاوا لێتوە ناوچەی خاپور کراون ئەوەندە بەسە سەیری ئەوە بکەن کە غەزە چی لێماوەتەوە بەکوێ گەیشتووە ژمارەی شەهیدانی غەزە خەریکە دەگاتە 40,000 کەس جگەلەوەش ئەم غەزەوای لێتۆ چیتر بە کەڵکی ژیان نایێت باشووری لوبنان بە هەمان شێوە وای هاتۆ بۆتە ناوچەیەکی نیمچە سوتاوە زیاتر لە 100,000 کەس ئاوارە بوون و ناتوانن بگەڕێنەوە نێو خانەوادە و ماڵەکانی خۆیان دەوڵەتی لوبنانیش لەلایەکی دیکە ناتوانێت قەرەبوویان بکاتەوە ئەو شتانیان بۆ بگەڕێنێتەوە کە بە سای سەری حیزبوڵڵاوە لە دەستیاندەوە بۆیە من دەمەوێت ئەوە بڵێم کە ئەم شەڕە هیچ سوودێکی بۆ دەوڵەتی لوبنانی بەلایەک و بۆ خەڵکی لوبنان و لوبنانیەکانیەوە نیە و بە هیچ شێوەیەک یارمەتی خەڵکی بەڕێزی فەڵەستین و بە شەرەفی فەڵەستین ناکاتەوە هیچ پەیوەندیان بە یەکتریەوە نییە لوبنان
و مقاومە کە بۆ خۆ شتێکی شەریفە بەکارهێنراوە لە پێناوچەند ئامانجێکی ئایدۆلۆژی هیچ پەیوەندیەکیان بە دۆزی عەرەبی و فەڵەستینەوە نییە و بەشێکی خەڵکی لوبنانیش بەکاردەهێنرێت و عەقڵیان دەشورێتەوە ماوەی 40 ساڵە خەریکی ئەم بابەتەن وای لێ هاتووە خەڵکی لوبنانیان شێواندووە چاواشیان کردووە ئێمە لە لوبنان وەکو دەوڵەتی لوبنان هیچ چارەسەرێکمان نییە مەگەر بۆ دەستور نەگەڕێینەوە و بڕیارە نێودەوڵەتیەکان جێبەجێ نەکەین ئەمە تاکە چارەسەری ئێمەیە بۆ فەڵەستینیش تەنیا چارەسەری دوو دەوڵەت هەیە کە لە لووتکەی بەیروت پێشتر پەسەند کراوە بەبێ ئەوەی دەوڵەتێکی فەڵەستینی و سەربەخۆ لە ڕۆژەڵاتی ناوەڕاست هەبێت بە هیچ شێوەیەک ناوچەکە سەقامگیر نابێت و شەڕ و کێشەکان بەردەوام دەبن پێم وایە ئەم پرسە وای لێ هاتووە لە بەرژەوەندی ئیسرائیلدایە تا بەو شێوەیە بەردەوام بێ زیاتر چکە ئیسرائیل وا دەزانێت ئەگەر هەوڵ بۆ سەقامگیری جێگیر بدات لەگەڵ هەندێک وڵاتدا ڕەنگە بتوانێت بۆ بگات کە سەقامگیری بۆ خۆی پەیدا بکات بەڵام لە 7 ئۆکتۆبەر ئەم تیۆریش کستینە دکتۆر یعنی گەلە جۆرەتی بەحسکردن ئەوە شەڕی میلیشیۆتە و گرۆپانە لێ ئەمریکا تەمامی پشتگیریە ئیسرائیلت کرد بێژە بەرسەفدانەوەیژی مافەوێژ بووی هەر ئێرشەکەر سەر ئاسایش و سنوورێتی بێتەکردن هەتا ئەگەر دەولەت ژینە بە لێ ڕاستیژی شەڕی گرۆپ و میلیشیۆتانە یانژی یال پشت گەلا شندە ماسترە یعنی بۆ نمونە ئەگەر ئەم بێژین شەڕی گوهۆڕینە سنوورانە دروستبوونە دەولەتی نوێ بالطبع هذه الحرب هي بەتەنیاییەوە ئەم شەڕە لەگەڵ باڵەکانی ئێران و بریکارەکانی ئێران لە ناوچەکەدا و ئۆپەراسیۆنی تۆفانی ئەقسا ئەو تیۆرەی هێناوە پێشەوە کە گۆڕپانەکان هەموو یەک گۆڕپانن ئەگەر چی لە وڵاتی جیاوازش بن و ئەو بەرەیەی کە ئێران سەرکردایەتی دەکات ئەو بەرەیە لە جەنگدایە نەک خودی وڵاتەکان و هەموو لایەکیش دەزان هۆکاری سەرەکی ئەم شەڕێک ئاشکرا نەکراوە لێدانە لەو ڕێکەوتنەی کە ڕێڕەوێکی دروست کردووە دەگاتە بەندەری حەیفا و ئەگەر بێت و ئەم ڕێڕەوە سەر بگرێت ڕەنگە ببێتە هۆکاری ئەوەی کە ئەو وڵاتانە دابڕێنێت کە کەوتونەتە بەشی سەرەوەی بە تایبەتیش رووسیا بۆیە ئەم مەترسیە کە ئێران زوو درکی پێکردو لی تێگەیشت بڕیاریدا شکست بەم پلانە بهێنێت وە ئۆپەراسیۆنی تۆفانی ئەقسای ئەنجامدا دۆسیە عەرەبیشی بۆ خۆی قۆستۆتەوە و بەکاری دەهێنێت ئەو دۆسیەی کە ئێمە بەرگری لێ دەکەین بەڕاستی ئەو دۆزەی کە ئێمە شەڕی لەسەر دەکەینەوە بە دۆزی ئازادی خۆمانی دەزانین بەڵام ئەوەش دەڵێن ئەگەر گۆڕانکاری نەخشەی لە ناوچەکەدا هەبێت هۆکارەکەی و ئەنجامەکان هیچ کامیان دیار نین مەگەر ئەم شەڕە کۆتایی نێت و من جەختش لەوە دەکەمەوە ناوچەکە هەرگیز دوای تۆفانی ئەقسا وەکو خۆی لێ نایەتەوە بەڵکو دەبێتە شتێکی دیکە و لەوەش دڵنیام لە بەرژەوەندی ئێران کۆتایی نایەت. بەڵێ دکتۆر کاتێ باسی لوبنانەکرێ ئەوەی دێتە بەرچاوی خەڵکی دەرەوەی لوبنان جوانی لوبنان ئاشتی خوازی خەڵکەکەی ینی تەنها باشی جوانی لە لوبنان و لوبنانیەکان بینراوە ئەم ڕاوتە چی بوو لە ساڵانی ڕابردۆ تا ئێستا ئەم تون ڕەویە لە ناو لوبنانە سەری هەڵدا تعني حضرتك منظمة ئەگەر مەبەستان حزب الله بەڵێ منظمة حزب الله بدأت في ڕخراوی حزب الله کە دەستی بەکار کردووە لە لوبنان لە هەشتاکانەوە هەرچەندە وردە وردە هاتوونەتە نێو هەناوی لوبنان لە ڕێگەی بەشداریکردن لە شەڕی لوبنان بەر لە هەموو شتێک مقاومەی لوبنانیان پاکتاو کرد و هەمویان لە نێو بردن دوای ئەوە نازناوی مقاومەی ئیسلامیان بەبەرخۆدا دابڕێ و دوای ئەوەش بەشداریان لە پرۆسەی ئازادکردنی لوبنان کرد بە تایبەتی دوای ئەوەی لەگەڵ هاوپەیمانەکەیان بەریەک کەوتن و لەو ڕێککەوتنە و خود لەو بلانەیە کە لە مێژوودا زۆر بەناوبانگە دوای ئەوەی ڕیزەکان یەک خێرانەوە بەهۆی پەیوەندەکانی سووریا و ئێران ئەم بەرەیە دروست بوو ئەم بەرەیە بڕیاری چی داوە بڕیاری ئەوەی داوە کە بێتە نێو قوڵایی لوبنان و دەست بەسەر لوبناندا بگرێت حزب الله هەمیشە خۆی لە لوبنان بە دوور دەگرت وای خۆ پیشان دەدا کە بەشێک نییە لە لوبنان تەنانەت دوای کشانەوە ئیسرائیل لە ساڵی 2000 بەڵام دوای ئەوە چوەنێ دەوڵەتی قوڵی لوبنانەوە و لەگەڵ ناویلبەری دەستیان بەسەر تەواوی سەرچاوەکان و ژێدەرەکانی
لوبنانداگر لەو ماوەیەدا گۆڕانکاریەکی فەرهەنگی ڕووی دەدا لە لوبناندا بە تایبەتی لە نێو پێکاتەی شیعەدا بۆ ئەوانیان لە جەعفەری شیعی لوبنانیەوە کە لە ژێر با بڵێن هزری قەوارەی لوبنانیدان چوونە ژێر سایەی سەبەویەتی شیعی کە باوەڕیان بە شتێکی پێدەوتری ویلایەتی فەقیه ئەمانە بوونە هۆکاری ئەوەی کە خەڵکێکی زۆر لەو فکرە هەڵگەڕێنەوە و هیچ پەیوەندیان بە لوبنانەوە نەمێنێت ئەمە بۆ هۆکاری ئەو چی هۆکاری ئەوەی ئەگەر ئەگەر هاوپەیمانێکی کریسیانی نەبووە ئەم شتە هەرگیز سەری نەدەگر بە تایبەتی ئەوەی کە میشال عۆن لە یارمەتی ئەواندا کردی چکەم دەستبەرداری سەروەری وڵاتی خۆی بوو لە بەرژەوەندی حیزبوڵڵا تاکو وای لێ هات 2000 بڕیاری شەڕ کەوتە دەست حیزبوڵڵا لە 2006 لە 2023 ڕێک وەکو ئەوەی کە چۆن دەستبەرداری بڕیاری سەروەری وڵات بوون لە قاهیرە و لە بەرژەوەندی ڕێکخراوە فەڵەستینیەکان بە بەهانەی چی بە بەهانەی ئەوەی کە فەڵەستین ڕزگار دەکەن و لە بەرەی لوبنانی گەلک سپاس دکتۆر میشەڵە شەماعی توێژەر و نویسەری سیاسیش بەیروتی پۆڵێکی ڕاستەخود گەلمەدەم سپاس بووە سپاس دکتۆر